هەر سەبارەت بە دەست بەکاربوونی کۆنسوڵی نوێی فەرەنسا لە هەرێمی کوردستان و دیداری لەگەڵ سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و گرنگی ئەم پەیوەندیانە بە یەکەوە هەرێمی کوردستان لەگەڵ فەرەنسا چییە؟ میوانەکەمان هەیە، میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عەلی دۆڵەمەری بەرپرسی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرەنسا ڕاستەوخۆ لە پاریسەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر عەلی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. من دەمەوێت لەسەر قسەکانی کۆنسوڵی نوێی فەرەنسا هەڵوێستەیەک بن کە دەڵێ هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی لای سەرۆکی فەرەنسا و لای فەرەنسیەکانیش بەگشتی هەیە. من دەمەوێت بزانم ینی پرسیارەکە ئەمەیە، جگە لە پشتگیریەکان و پەیوەندی لە مێژینەی فەرەنسا لەگەڵ هەرێمی کوردستان لە بواری دیبلۆماسی و سیاسی، ئەم پێگەی هەرێمی کوردستان گرنگیەکەی بۆ لای فەرەنسیەکان چییە؟ بەڵێ هەم کاتتان باش، سلااوەڕێت بۆ بینەرانی کوردستان 24. باقەت ئەگەر تەماشای مێژوو بکەین پەیوەندیەکی زۆر بەهێز هەیە لە نێوان ئەم گەلی فەرەنسا و گەلی کورد، حکوومەتی فەرەنسا و حکوومەتی هەرێمی کوردستانش. ئەمەش بۆ چەند خەڵک دەگەڕێتەوە. یەکێک لەوانە ئەنی خەڵکی فەرەنسا و حکوومەتی فەرەنسی باش دەزانێت کە گەلی کورد هەمان ئەو بەهانەیان هەیە کە گەلی فەرەنسا شۆڕشی پێکردووە لە ڕابردوودا، بەهاکانش بەهاکانی مافی مرۆڤە، پێکەوە ژیانە، شەڕکردن لە پێناوی ئاشتیە. بۆیە هەردوو بەهاکان ئەمڕۆ لای گەلی کورد و گەلی فەرەنسا یەکن. بۆیە ئەمە وای کردووە کە خەڵکی فەرەنسا ڕای گشتی خەڵکی فەرەنسا لەگەڵ گەلی کووردا بێت. ڕووی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فەرەنساش دەبینێکن کە فەرەنسا ڕۆڵێکی یەکجار گەورەی بینی لە دروستکردنی ئەو قەوارەیە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە. ئەمەش بۆ دەگەڕێتەوە چونکە دەزانن هەرێمی کوردستان فاکتەرێکی سەرەکی و استراتیژیە بۆ ئاشتی و سەقامگیری ناوچەکە، بەتایبەتی لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی سەرکردایەتی سیاسی ئەمەی بۆ هەموو دنیا نیشاندا کە ئەوان سەقامگیری ئاشتی ناوچەکەیان دەوێت، هیچ کاتێک مەترسی نەبووینە بۆ سەر سەقامگیری ناوچەکەدا. بۆیە فەرەنسا زۆر بە وریایی و مامەلە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات و دەشتوانێن بڵێن بەردی ئەو بناغای کە ئێستا لە نێوان سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکایەتی کۆماری فەرەنسا و حکوومەتی فەرەنسا هەیە، دەگەڕێتەوە بۆ یەکەمین سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان کە هەوکات سەرۆک بارزانی سەردانی فەرەنسای کرد لە 15/6/2010 و یەکەمین کۆبوونەوەی فەرمی لەگەڵ سەرۆکی فەرەنسا نیکۆلا سارکۆزی کردی و لە هەمان ڕۆژدا یادداشتنامەیەکی واژۆ کە لەگەڵ وەزارەتی دەرەوەی فەرەنسا کە ئەمە بوو بنچینەیەک کە پەیوەندیەکانی نێوان هەردوو حکوومەت زۆر بەهێز بن بەرەو بەهێزبوون و پتەوتر دەڕوات. باش کاک دکتۆر عەلی، بۆ خۆ دەزانی ینی فەرەنسا هەم دۆستایەتێکی باشیشی لەگەڵ عێراقدا هەیە جگە لە دۆستایەتەکەی لەگەڵ هەرێمی کوردستان. پێت وایە فەرەنسا دەتوانێت ڕۆڵ بگێڕێ ناوبژیوان یاخود بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەو پێی کە دۆستی هەردوو لایە؟ بێگومان فەرەنسا هەولێکی زۆری داوە لە ڕابردوو لەبیرنەکەین لەو کاتەوە کە هەرێمی کوردستان تووشی ئابلۆقایەکی سیاسی و دیپلۆماسی بوو لە دوای ڕووداوە نەخوازراوەکانی 16 ئۆکتۆبەر. فەرەنسا بۆ ئەم ئابلۆقەی شکاند بە داواتکردنی شاندێک لە هەرێمی کوردستان کە ئەو کات فڕۆکانە خانەکان داخرابوون، سنوورەکان زۆربەیان داخرابوون و هەولی دا لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ئەوەی کێشەکانی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان لە ڕێگای دیالۆگ و ئاشتیەوە چارەسەر بکات. بینیشمان سەرۆک ماکرۆن لە دوای سەردانی کە هات بۆ عێراق و هەرێمی کوردستان هەمیشە هەولی ئەوەی داوا کە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکردن چوارچێوەی دەستوری عێراقدا. لە هەموو بەیاننامەکانیاندا دانا بەوە داناوە کە پێویستە حکوومەتی عێراق هەموو مافا شەرعیەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستور دابین بکات، چونکە فەرەنسا دەزانێت ئەگەر هاتو پەیوەندێکی باش لە نێوان هەولێر و بەغدا نەبێت کاریگەریەکی نەرێنی دەکاتە سەر سەقامگیری ناوچەکە، چونکە عێراق و هەرێمی کوردستان بۆ فەرەنسا زۆر گرنگە. لەبیر نەکەین شەڕی داعش کە فەرەنسا یەک لەوانە کە زۆرترین قوربانیدا هەموو ئەو پلانانەی کە لە فەرەنسا هەموو ئەو پلانانەی کە داڕژرابوون بۆ تەقینەوەکان لە فەرەنسا لە عێراق و لە سووریا بوون. بۆیە ئەوان دەزانن بەبێ هەرێمی کوردستان بەبێ پالپشتی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان مەحالە ئاسایش و سەقاریگری ئەوروپا فەرەنسا بپارێزرێت. بۆیە ئەوان کورد وەکو هاوپەیمانێک وەکو شریکی نزیکی خۆیان دەبێنن. بۆیە ئەو پەیوەندیە باشە. بۆیە سەرۆک ماکرۆن هەمیشە هەوڵ دەدات و بەڵام هەندێک جارش لە کاروباری ناوخۆیە لەوانەیە نەتوانێت تەداخل تێدا بکات، بەڵام هەمیشە ئەوەی گوتووە کە پێویستە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای دیالۆگ و دانوستاندنەوە کێشەکانی خۆیان چارەسەر بکەن کە باشترین ڕێگایە بۆ هەموو لایەکدا. باش کاک دکتۆر عەلی، بۆ خۆ داگاداری ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکوڵێ شەڕ و پێکدادانی زۆر قورسێ لە نێوان بزوتنەوەی حەماس لەگەڵ ئیسرائیل بەگشتی
هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لێواری تەقینەوەدایە. پرسیارەکەی من ئەوەیە بە گشتی تێڕوانینی فەرەنسا بۆ کێشەی کورد، تەواوی کورد لە تەواوی کوردستاندا بە تایبەتیش بۆ کێشەکانی هەرێمی کوردستان چییە؟ ئەگەر بین تەماشای سیاسەتی حکوومەتی فەرەنسا بکەین هەر لە ڕابردووە تاکو ئێستا هەمیشە هەوڵداوە کێشەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان چارەسەر بکرێت. ڕۆڵێکی زۆران بینیوە بۆ ئەوەی بۆ ئەو کێشانەی کە لە کوردەکانی باکوور لەگەڵ حکوومەتی تورکیا هەبوو. فەرەنسا هەوڵی ئەوەیدا کە پرۆسەی ئاشتی کە سەردەستی سەرۆک بارزانانی دەستی پێکرد بەردەوام بێت، چونکە ئەمە تاکە ڕێگایە کە ئەتوانرێت سەقامگیری و ئاسایشی ناوچەکە دابین بکات. وەروەها بۆ پارچەکانی تر بەتایبەتی لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات بەتایبەتی ئەو پرسیارەکە سەرجەم لە هەرێمی کوردستانەوە حکوومەتی فەرەنسا گرنگێکی زۆر بە هەرێمی کوردستان دەدات، چونکە دەزانێت هەرێمی کوردستان ئەگەر پەیوەندەکانی لەگەڵ بەغدا باش نەبێت لەگەڵ وڵاتانی دەوروبەر کاریگەرێکی نەرینی دەکاتە سەر سەقامگیری وەکو باسم کرد. بۆیە ئەمانە هەموو وای لە حکوومەتی فەرەنسا کردووە کە ئەمڕۆ گرنگی بە کێشەی کورد بدات، چونکە بێژگە لە ئەو کێشەیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نێوان حەماس و ئیسرائیلدایە کێشەیەکی تر لە ناوچەکەدا ماوەکە کێشەی کوردە پێویستە چارەسەرێکی ئاشتیانە بۆ بدۆزرێتەوە. ئەم کێشەش پێویستی بە کات هەیە، پێویستی بە پشتگیری نێودەوڵەتی هەیە، بە تایبەتی وڵاتێکی فەرەنسا کە ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشە بە هاوکاری وڵاتانی تر ئەتوانن ئەو کێشەیە لە داهاتوو چارەسەر بکەن، چونکە چارەسەر نەکردنی کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبێتە هۆی کێشەیەکی زۆر گەورە کە وەکو ئێستا ڕوویدا لە نێوان حەماس و ئیسرائیلدا. بۆیە پێویستە وڵاتانی ڕۆژئاوا بەتایبەتی ئەمریکا، فەرەنسا، بەریتانیا، چین و رووسیا پشتگیریەکانی خۆیان زیاتر بکەن بۆ ئەوەی کێشەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان چارەسەر بکەن و لە هەرێمی ئێمەش کە هەرێمێکی فیدرالیە لە چوارچەوەی دەستوریدا کێشەکانی خۆمان لەگەڵ حکوومەتی بەغدا بە شێوەیەکی ئاشتیانە و دیالۆگ لە چوارچەوەی دەستوری عێراق چارەسەر بکەین کە ئەمە خواست و ویستی هەموو وڵاتانی دنیا بەتایبەتی وڵاتێکی زەرهێزی وەکو فەرەنسایە. زۆر باشە کاک دکتۆر عەلی، یعنی جگە لە بواری سیاسی و دبلۆماسی ئێوەش ئاماژەداندا کە فەرەنسا وەکو یەکێک لە سلهێزەکانی جیهان پشتیوانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە. بەڵام پرسیارەکە ئەوەیە فەرەنسا یەکێکە لە وڵاتە هەرە پێشکەوتەکان لە بواری کشت و کاڵ و لە بواری سەناعیشدا، ینی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لە پێشکەوتنەکانی فەرەنسا ببینێ لەو دوو بوارە و بوارەکانی تریشدا؟ وەکو باسم کرد پەیوەندەکان زۆر بەهێزن لە هەموو ئاستەکاندا بەتایبەتی لە ئاستی سیاسی و دیپلۆماسی کە هەمومان ئەوسەدانەی سەرۆکی حکوومەت لە مانگی دوی ئەم ساڵە بۆ فەرەنسا پێشوازیکردن لەلایەن سەرۆک ماکرۆنەوە، هەروەها دوایین سەردانی سەرۆکی هەرێمی کوردستانش بۆ فەرەنسا لە مانگی ڕابردوودا. ئەمە دەدەخەن کە پەیوەندەکان زۆر بەهێزن، بەڵام لە ئاستەکانی ترش پەیوەندی زۆر بەهێز هەیە. چەندین ڕێککەوتنامە واژوو کراون لە نێوان هەرێمی کوردستان و فەرەنسا، لە نێوان زانکۆکاندا هەولێر و پاریس ڕێککەوتنامەیەکی دۆستایەتیان واژوو کردووە. لە بواری کشتتوکال و گەشتیاری چەندین کۆبوونەوە چەندین شام سەردانی فەرەنسان کردووە. فەرەنسا ئامادەی خواندەر بڕوە، بۆ ئێستا کۆبوونەوەکان بەردەوامن بۆ ئەوەی فەرەنسا بتوانێت هاوکاری هەرێمی کوردستان بکات بەتایبەتی لە بوارانەی لە بواری کشتتوکال. وەروەها ئێمەش وەکو نێونەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی سیاسەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکین بۆ ئەوەی ئەو بەربوومانەی ناوخانەیەکی لە هەرێمی کوردستان وەکو هەنارە، وەکو سێوە، وەکو هەنگوینێکی ئاوڕۆ هەناردە وڵاتانی داکرا بازاری بۆ پەیدا بکەن لە فەرەنسا و وڵاتانی ترژەوە. بەڵام ئەمە پێویستی بە هەندێک کار و هەندێک ئەوە هەیە، چونکە هەندێک کێشەی هەیە، کێشەی هاتوچۆ، چونکە کێشەی زەوی لە ڕێگە زەویەوە کەمەک دوور و درێژە و کولفەی کەمترە، بەڵام لە ڕووی ئاسمانیەوە تاکو ئێستا کێشەیەکی ئەوەیە، چونکە پێویستی بە کاتێکی زۆر هەیە تا بتوانین ئەو بەربوومانە بە شێوەیەکی باش لە بازارەکانی فەرەنسا دابین بکەین. بۆ ئێمە لە هەولی ئەوەدا هیوادارە لە داهاتووکی نزیک بتوانین هەموو بەربوومە کوردستانیەکان لە فەرەنساش بازاری بۆ دابین بکەین لە گفتوگودان لەگەڵ حکوومەتی فەرەنسا. وەروەها حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هەوڵی جدی ئەدات بۆ ئەوەی بۆ بتوانێت بازار بۆ بەربوومە ناوەکان لە وڵاتانی ئەوروپاش دابین بکات. هیوادارم لە ساڵی داهاتوو بتوانین ئەم کارە ئەنجام بدەین. حکوومەتی فەرەنسا ئامادەی خۆی دار بڕوە هاوکاری هەرێمی کوردستان کە لە بواری کشتتوکال، لە بواری گەشتیاری، لە بواری ئەکادمی، وەروەها ئەمڕۆژ کە قۆنسولی فەرەنسا سەردانی سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەتی کردبوو ئەو بەڵێنەی پێدا کە هەموو هەوڵەکەدات کە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و فەرەنسا بچنە قۆناغێکترەوە لە هەموو بوارەکان بەتایبەتی لە بواری ئابووریدا. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر عەلی دۆڵەمەری بەرپرسی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرەنسا ڕاستەوخۆ لە پاریسەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان زۆر سوپاس.